بەڵێم کاتی تۆ باش خاوەن ئێمە ئێستا لە قەزای دەربەندی خانین ئەوەی کە لە پشتی منەوەی ژمارێک لە چین و توێژە جیاوازەکانی قەزای دەربەندی خانن کە بێکاتون لە مامۆستایانی ئاینی خوێندکاران مامۆستایان فەرمانبەران و کاسبکارانی نێو بازار دایانەوێت کۆبوونەوەیەک ئەنجام بدەن بەمبەستی ڕێخستنی خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی 27 مان کە چۆن ئامادەکاری بکەن و چۆن خۆپیشاندانەکان بەڕێوە بچێ. ئێمە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ و بابلین ئامانجی ڕۆژانی داهاتویان دەچینی لایەکێک لە بەشداربوانی کۆبوونەوەکە و قسەی زیاترمان بۆ دەکات سەبارەت بە کۆبوونەوەکە. کاک سەروەگەر بێتە ئێرە عەزیەت نەبێ. ئێوە لێرە بۆچی کۆبوونەتەوە پەیامتان چییە؟ دەتانێت ئەمڕۆ چی بڵێن؟ بەناوی خی گەورە و میرەبان دیارە ئێمە وەکو ژمارەیەک لە چین و توێژەکانی قەزای دەربەندیخان ئەمڕۆ لە دوای چەند جارێک کۆبوونەوەی تر ئەمڕۆ کۆبوونەوەی خۆمان ئەنجامدا و بمبەستی ڕێخستنی ئەو دەنگە ناڕەزایانەی کە لە ڕۆژی 27 مانگ لە سەرتاسەری کوردستان خۆپیشاندان دەکرێیان لە ناوچەکانی باشووری کوردستان و ئێمەش باشمان زانی وەکو ئەو چین و توێژانە کار بکەین بۆ ڕێخستنی ئەو هەوڵە مەدەنیانە و بە شێوەیەک بێ کە لە 27 مانگ تەواو مەدەنیانە بێ و بە شێوەیەکی ئاشتیانە بێ و بەرنامە و پلانی خۆمان داناوە بۆ ئەوەی کە هیچ جۆرە تونند و تویژیەک و بشێوەیەکی لێ نەکەوێتەوە و ئێمە وەکو ئەو ژمارە چین و توێژەی کە هەوڵمانداوە بۆ ڕێخستنی یان بۆ هەسوڕاندنی ئەو کارانە بە شێوەیەک بێ کە هیچ جۆرە تونند و تویژیەکی لێ نەکەوێتەوە و ئێمە بەرپرسیارنین لە هیچ جۆرە تونند و تویژیەکە لە ڕۆژەدا دروست دەبێ و تەواو هەوڵی خۆشمان دەدەین بۆ ئەوەی هیچ جۆرە بشێوی تونند و تویژیەک لەو ڕۆژەدا دروست نەبێ. ئەوەی کە بڵێن پەیوەندیان بە دەستەکەی ئێوە یاخود ئەم لێرە کۆبوونەتەوە کێن پێگاتون لە چەند چین و توێژ با بڵێن نوێنەرانی کێتیایە؟ دیارە ئەو کەسانی کە ئێمە لە پێشتریشا کۆبوونەمان ئەنجامدا و لەم ڕۆژە لە مامۆسایانی ئاینی مامۆسایان و لە چالاکانی مەدەنی لەسەرجەم ئەو چین و توێژانی کە با بڵێن کۆمەلگا پێکەهێنن توانین بڵێن پێک هاتووە بەشێکیشان کە بۆیان نەکراوە حەزوریان هەبێت لە ئەمڕۆدا بەڵام لە ڕۆژانی تری داهاتوودا بەشداری دەبن لەگەڵمانە. چالاکیەکانتان چییە بێت و ئەتانوێت لە چ با بڵێن لەو ڕێگانی کە ئێوە پەیامەکانی خۆتان بگەین لە چ ڕێگەیەوە کە چۆری چالاکیەکانتان دیاری کرد هێشتا؟ وەک لە سەرەتادا من ئاماژەم پێکرد تەواو مەدەنیانە دەبێ و ئێمە لەگەڵ هەموو جۆرە چالاکیی مەدەنیانی کە لە ڕۆژی 27 مانگا ئێمە ئەنجامی بدەین لەو ڕۆژەدا بۆیە بە تەواو مەدەنیانە و تەواو ئاشتیانە دەبێ. وەکو ئاماژەشم پێکردووە دووپاتیشی دەکەمەوە کە ئێمە لەگەڵ هیچ جۆرێک لە تونند و تیژی نین و لە هیچ جۆرێک بشێوی نین چونکە ئێمە دەمانەوێت بە ڕێگەیەکی تەواو مەدەنیانە لەسەر شەقام ئەو پەیامە ناڕەزایانەی خەڵکی دەربەندی خان بگەێنین و دەنگمان بخێنە پاڵ دەنگی تەواوی ناوچەکانی تری باشووری کوردستان بۆ گەیاندنی ئەو پەیامە ناڕەزایەتیانە بە حکومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم. زۆر سپاس بۆ کاک سەروەر. بەڵێ خاوەن ئەگەر پرسیارێکتان نەبێ من ئەگەڕێمە بۆ ستۆدیۆ بەلای ئێوە. بەڵێ عومەر فەتاح ڕاستەوخۆ لە